آي بولتي لا نلزم كمن غافر بون مزاني كمن هستا كوش يارم سردن شتر بهاوي جابان يرداني تعود بهم بدستيري قانا بيجاو نمي إنسا نمي لقمان نمي سفاوشي خوين رجاو بين الشيطان شو أجي خوش زي مستر رؤوف ماما سلام هاتي من چند زار گوت مودا برخد کرسی نبید بلا کرسی لو کس باجنی ها والله ويا ماما سلام نوانا خانكو ده يو كنترول خانكو وعليك خانكو همو توزي للسرا مو خانك كربو ماما سلام وش بخاطري تو ساعة هات ها سوزان سيتا دەرم بابی ئەحمەدی نەڕۆین دەبۆ چێن دەر ئەوە دەبینی سرم قەڵەباغە هەمووی شەمەیە ماڕاو لەگەرت بێ ئەو جەلۆ بە خۆت لەگەرم نایی دەستت لە هەویریە ئێوە نابینی ئەمن سەرقاڵم بەو هەموو ئیشەی کاکە ڕۆف ئەت پێت دەکرێ بێ لەگەرم ها اگر مامۆستا بن پێدا بەسەر چاو لەگەرت دێ ئەو جە مامۆستا لۆ ئیزن ناداتن وەڵڵا دەبی مەمنونیش بیتن کە ئەتوو بێی لەگەرم لۆ بەخۆی دەتانی وچی پیاوی عالەمێ لەگەرمم بێتە یەک جێی هەر خەریکی ئینتەرنێت و سایت و مووقع و نازام چوچیە بڕۆ با بڕۆین بڕۆ کوڕم لەگەری بڕۆ بەسەر چاو ماما داچی ئەحمەدی برێ پێدرم ئەمن لەوانەیە نیوڕانی نەتانم بێمەوە ئەو جاتوو کەینێ پێت کرایە بێوە وەڵا دەرێ لە فندقی دەژی بە شەوان دێوە هەرمێوە هەموو خەتای خۆمە لە دومدایە ئەتو لۆ ڕاوەستای مامۆستا دەچم خۆم دەگۆڕم ئەو جا لەگەر دێ دەبڕۆ دەی دەبڕۆ دەی خوا حافظ السلام عليكم پرسیارش بکەم خۆ پێت ناخۆش نییە نابکە ئەرە چەند منداڵتەنا دوو مندار ئەی خوا تەمەند درێژیان کە یاڕە لەگەری خانی توش. خۆتە ئارێ وەڵا الحەمدولله خوا لێت تێک نەدا چەند ژۆرە یەک ژوورە بە خۆی 50 مەترە چەند ژوور بی بەڕاستە ئارێ وەڵا الحەمدولله دەبزانە ڕوونی ڕەشکەم لێ بناینی لەو بزان لە چێندەرە ڕوونی ڕشکە لەو دیە لەو زووتر تۆ نەبوو لە چێ زان لەو دیوی هەیە دیارە زوو دێ ئێرە ئارێ وەڵا ئەم زوو لە گەداچی منداران دێمێرە بە چ وەڵا دەستی منداران دەگرین و بە پیاسە دەین هەتا ئێروکانە وچی ئەشیاشمان کڕی هەژینە تەکسەشی دەگرین دەچینەوە ها قەلبتان ساغ خۆی سەلامەت هەفتەی جارێک دوو هەفتە جارێک حەسەب چەندمان پێویست بێ ئەشیا هەجینە دێ قەلبتان ساغ چاک دەکەی قەدۆ نەکەی دریاچیم داران دەبڕۆ ڕوونەکەم لەوە بەسەر چاو زێت نەبی چاوت خۆش بی های های پیاوی عالەمی کۆ لە گەمار و منداری خۆی پیاوی منی شکووە ڕەبی هەناوی خراپی باشەکانم بینم ئای دەسو چاوت خۆش بی ئەدی هێلکە هێلکە لە چییە؟ هێلکە لە دەرکەیە ئەو چوینە دەرێ لەگە دەست خۆمان لێ بێ ئێتەواو با بڕۆین باشە
ئەو مۆقع لۆ نابیتەوە. ئەرێ ئەوە چیەوە؟ بەس نەبوو نەبڕایەوە هەر خەریکی ئەو لاپتۆپەی دەحسابی ئەو شاشەی لاپتۆپەمان لێ بکەندێک ئاوڕ لەمەش بدەوە. ئەوە ئاوڕم لێت داوە. باشە تو چلۆ من دەکەی یا من چلۆ بکەم. ئەوە دەبینی چە مۆقعی نوێم دیتیتەوە. ئەرێ خەریکی مووقعی و کۆمپانیای ئەرێ دەبەز نەبوو وچی و عالەمەی لەگە مارە منداری خۆت هەندێک باش بە ئاوڕەتی لەمە بدەوە. وچی چێ؟ وچی منداریە و عالەمەی. دە باشە لەو دووسێ ڕۆژەی دەنێرمە دەورێک ئیجازەی سایقی لە بۆ دەردێنم. ئەوجا لە بۆ خۆت بە کەیفی خۆت دەچێ ئەو ماری دەچێ ئەو ماری مارە خزمان ماری برادەران بە کەیفی خۆت بکە. سیارەکی کیلۆمەتر سەفرشی لۆ دەکەم. هەرەوەندە؟ ژیان هەرەوەندەیە؟ حەز دەکەی بە بەردەوامی ڕەوف دەگەبی. ئەوجا ئەمن چ لە ڕەوفیکەم ئەم پیای خۆمم دەوێت. مێشکم تەقی لە باوقسانێت تو. بەسە هیچی مێ دەڕۆ. ئینسان چێوە دەچی؟ دەچمە کۆمپانیای هەندێک هیچ مێ لەگە برادەران. عیبی نییە. ئاوا کەسم نەخوات. خەفە بیلێ بخێر نەچاوە. وەڵاوە هەندێکیشم پێ بوو لەگە مندارە نەدەرێ نانە بەخوا تازە نایە سوندم خوارد بەخوای نایە دەست خۆش بەخێرتی خوا منیش پیاوم هەیە تەمشای عانەوێ بکە و لەگە ژنمار منداری خۆیان دەژین یەک غوفەیان هەیە یەک غوفە دریان زۆر لە دینی خۆشترە کەچی ئەو پیاوی منیش خەریکە بۆ گەلی دەبی لەبە پارە و ئینتەرنێت و کۆمپانیا و خۆ ئاگای لە من هەر نمایە بابێتە وڵا دەبی دەردەچی دەمێ دەرمانە جانە دەبینم هەر سارد نەبیەوە ها کو ساردمەوە ئەتوو چ پیاوی عالەمێت پێ دەکرێت لۆ من تەمەشاکە ڕۆب لەکنێت و ئەو مەعاشە گچکۆکەی وەردەگریتن لە غوفەکی گچکۆکە بزان لەگە خێزانی چ ژیانێکی خۆش و شەهانە دەبەنە سەرێ کەچی ئەمنیش لەسە پارەی دەنوم و دریشم پڕی خەمە لە دەستە تو والله دەبیستوێنێ ئەو ڕۆفەی دەرکە تێگەیشتی؟ چکە بە باشە باسم کرد لۆێ تەمەشا والله دەری بکە ئەمەش دەبی یەک پەندت پێ بکەم بەخۆش نەزانیت بەسەر بێ دە باشە هەوکۆر هاوەستا هەرچم خۆم بگۆڕم خۆت بدزەوە زانا قسەکان عەقڵی قسەکان نەئەگریتن وا چاکە کارێکی وا بەو کوڕەش بکەم وەکو من مار و مندار و هەموو شتێکی خۆ لێ بەس باس پێی نەبتەوە بزانە چی تەماری زیوە خەون دێ ئەمن ئێستا دێ هەر کەسیش تەلەفۆنی کرد یا لەم نیپرسی برێ لە مارێ نییە تێگەیشتی لە مارێ نیمە ئەوە تەلەفۆنەکەشی داخست
باشە عیبی نییە. ڕەوف ڕەوف بەێ مامۆستا دەوەرە کاک مامۆستا بخوان هوستر بووە دەزانم سڕیتەوە ئەدی چێ ڕەوف دەبێ واز لەو ئیشێبی نانا دەرد ناکەم ڕۆف خۆ لە مارێ لەگە داچی منداران هیچ گیر و گرفتە نییە دڵخۆشن ئەرێ وەڵڵا زۆر دڵخۆشی مامۆستا لە سای سەری تو ئەو معاشەی وەردەگرین و قوش بنەکیشمان هەیە لۆ خۆمان تێدا دەژین زۆر شکر ئەم زۆر دڵخۆشمان الحەمدوللا هێواران کە دەچمەوە مارێ پاش ناخواردەدا دەنیشن قسەی خۆشن و کتێ لۆک دەجێرن تا وەختی نووسنێ ئارێ وەڵڵا خوا لێکتان نەکات سپاس دەکەم مامۆستا ئەوە لۆیە سۆزانی خێزانیشم زۆرە توی خۆشەوێ دەرێ لە برایەکانم زیاترە وە وەڵڵا ئەمیش پچە خوشی گەورەی خۆمی دادەنێم ئەو دەلۆیە ئەمن دەمەوێ سوپەرمارکێتێک لە بۆتانی سوپەرمارکێت سوپەرمارکێت ئەمن مامۆستا لە چ نزانم لە سوپەرمارکێت توشتوە نازانم کاکە ئەتو حەقت لە هیچ دەرچی نەبی ئەمن پارەکەی دەدەم ئەتو لەسەر ئیش بکە و قازادەکەشمان بەنیوەی مامۆستا هیچ پارەم نییە ئەمن پارەکەی دەدەم سوپەرمارکێتەکە ئی منە یەکیشمانوان لەوێن دەردانایە پێکەوە لەگەر ئیشێ بکە آخر مامۆستا با پرسە چمارێش بکەم داخۆماری ڕازینە یان نا بەخوای شێتی ئەتو دەزانی ئەمن دەمەوێت دەوڵەمەندت بکەم دەوڵەمەند باشە مامۆستا باشە با فکرچی لێ بکەمەوە دەبڕ بەخوای شت دەتەوێت بەو کەشخەیی و ئەولا و بە خێزانەکەت کە هەموو ڕۆژە دەچێ مارکێتی و یان پیاسەی دەکەی دەتەوێت کەشخە لەسەرم لێ بدەیت دەبێ وا لێ بکەم دەردەکەت دەمێ بابە دەواری نەکردبی دەبڕۆ دەی بخۆدەی کاکە ئارام ئەوە شیای و برادەرت دانا کاکە باشە دەستت خۆش بی کاکە ئارام ئەرێ و ئەوانە هات داتنا باشە دەست خۆش بێ لە دەرێت دانا دەست چاوت خۆش بی باشە باشە السلام عليكم. سلام ورحمة الله بخير بي شلون چاشی سلامت والله 50 کارتۆ زایمان دەویست بچاوان بەس بڕۆک عەجەلەمانە و سیارەکەشمانە شوێنێکی خراپ ڕاگرتەوە زوو بەڕێمان بخیر هیچ خەمت نەبێ کاکە ئارام کاکە 50 کارتۆن زاهیر و برادەرە دانێ باشە بەس پەلەیکی ها بڕەک زوو بە سیارە لەسەر ڕاوەستایە السلام عليكم. سلام ورحمة الله يا العمو الله يخليك انا محتاج فد 20 كرتون من هاي جلاصات مي صغيرة هيك هاي صغيرة تدلل موجودة؟ اي موجود اوكي ايش قد يصير حسابك؟ بس قديش جلال؟ 20 كرتون 20 يصير 40,000 هسه اجيب لك بالسيارة يلا مو مشكلة هسه كاكا عالم كاكا بس كارتونش آيو لو يدانا كلاسك دسكا كان باشا براك زوبا تلفونات يا الو
بەرێ هوو نەگەیشتێ کاکەم لە مێژە ڕوانم کردیا یعنی هێشتا بارەکە نەگەیشتیا باشە باش ئێستا بخۆم تەلەفۆن لێ دەکەم باشە هیچ خەمت نەبی دیاڵە دەی خواحافیز خواحافیز مادی بوو مردم لێر بکە الو برای کاک ابراهیم چی؟ کان جینێ باشە بەسەر چاو ئێستا دێن بینە چکە بینێکە زۆرم پێ ناچی باشە دەیاڵە دەی خواحافز تەلەفۆنەکە الو بەرە سۆزان خان چت دەوێ لەگەرت بێمە بازاڕی باشە بەسەر چاو وەرە بەخوای سەر یعنی مەجالم یە سەری خۆم بخوێنم باشە دێم هیچ خەمت نەبی باشە دەیاڵە خواحافز کەسێ لە خۆ ئەمرەکە رحم الله والديك. تمام مشكور. يا هلا بك. تربي زاربو قوم توجي تسكر اخ ام تعيب بو كار ديسا الو بله استا پێم ناکرێ بێمەوە نا بخوای بەتەنە نیمە دوو نەفەرین با جەماعەت بێتەوە لۆ هێوار دێم و لۆ هێوارێ باشە ئەم دەرێم لۆ هێوار دێم و ئێستا پێم ناکرێ دەیاڵە دەی خواحافیز عشکم چوو ئاخرم چ عەیبم بوو لۆ خۆم ئیش و خۆم دەکرد گارە و نەو هەرا هۆسێم تووشی خۆ دەکرد بخوا زۆر شکر منداڵەمەش نووسینە پیاوە هەر نەهاتەوە تا ئەو وەختەی دەبی لە چێوی بەس بابێتەوە بزانم چ دەردەچی پێ دەکەم ئەمن ئەو هاتەوە بزانێ ساک و سیاسەتی دەکەم ئافرەت سەلام عەلەیکوم ئەو تو هێشتا نەنووستی؟ لۆ نەنووسێت تو باشە بە ئینتزاری منت کرد ئای پسام تێژنێت تو لۆ سەلام جواب نادەیەوە تو لۆ هاتووڕە دیاری تووڕە وەڵا هێشتا گلەی بکە بۆ وەختەی لە چێ بوویەت و ئەم لە مەغریبەوە چاوەڕێت و دەکەم ئەو منداڵە لە منەوە هێشتا تو نەهاتیەوە هێچ بکەم بە قورعان نەمتانێ سەری خۆم بخوێنم وەختە پشتم بشێ رەسمێنیەوە بە پێوە ڕاوەستایم ئەو جە من چ بکەمە تو بە دوو پارێکەتی ئاگەر نە لە من نانە لە منداڕەکان هێچ بکەم وەڵڵا الو بەرە مامۆستا ئیبراهیم چی؟ بچمە سین؟ لۆ چەند ڕۆژی؟ مانگاک گەلێک زۆر مامۆستا یعنی مانگێک تاخی دەبم نابی هەفتەک بەرەم دوونی هێوارێ چوومەوە وەختا بوو لێم دەن گوتیانە تو هەموو ڕۆژێەوە تاخیرەبی ئێستا برێم مانگێک لە دەستمە سین نایەمەوە باشە باش با بچمەوە مارێ خەبەر دەدەمەوە چی دەوێ دوو ڕسم لەگە نفوسی باشە باشە ئینشاءڵڵا دەیاڵە دەی خواحافز هەر سین ماوە باویش تاقی کەینەوە السلام عليكم. وعليكم السلام.
برام كوي باشي تاشي عروزي عكر كره برام تو لو تلفوني فقيران جواب نادي برام والله جواب دايتو كاكو دو قرشت كتا دستي دورة من بيا قال فقير ما ما كاكا باشا كاكا من 150 داوا كردبو كارتون كنيكس لا همون دانا ولا دري ايش خمدني باشا بيم بلا وردينا تبردا خم قال زورا يا خمي لا سيدخل كاكا خم من دار ناخن كاكا ناخن هر خليشي اي باتو خليشي موبايل والله مشكله ونيا بالي كاكا والله اقات لي زانا نقول تسان من زوان دارا ويا دار من اسكن عدوس كاكا. وزوان دريتن كاكا مال مال اللي ما دخفتين اوها عادي كو. باشا برام اقاتني بس جيان هر پارە پەیداکردن نییە بەختەوەری بە پارە پەیدا ناکرێتن ئاگالەی باشە کاکە خەمت نەبی ئەولم دانای لە دەرێ جەماعەت دەرم لۆت بار باشە خوافی چاوت ماسەکە بەڕێزی سەر چای من سەر چاوان کاکە ئارام ئەمیش دەڕۆم ڕێکی شمێ تەلەفۆن باشە چاو دەتوانێت جاڵە خوافی یەکە بستە ئۆی بابە لەو زمانەی ئەو ئەمە چە ساڵک و لەگەر توی دارم کردیا وش ناڕازیشە وەرە ڕەوف وەرە سلام علیکم وعلیکم سلام دانشە ڕەوف ڕەوف بەری مامۆستا دوورسم لە بۆ بینە تا سبەی یان دووزبەی پاسپۆرتت بۆ لە بۆ دەردەین و دەبی سەفەر بکەی لە بۆ سین ئێ کابرا ناوی بچی پرسەچی بە مار و منداری خۆی بکە خۆ کەس وچی تو نەبێ بپرس بڕوا لۆ ئەمە چمە ژینێ ها سۆزانخان ڕاز دەکا با بسمەوە پرسەکی داچی مدارانیش بکەم بزانم ئەوان باشە ئەتوو دەتەوێت بەو حاڵی دەوڵەمەند بی ها ئەمن دەمەوێت دەوڵەمەندت بکەم ئەتوو 24 ساعت لە دەورەی ژن و منداڵەکان دەسڕۆکی مشتی کورک تێگەیشتی هەی ڕەو برێدە تێوێ ئەوەش وچی خۆت لێ بکەی وە نییە وەڵا هێشتا مای باشە مامۆستا ئیبراهیم سەر زۆر تاخیر بوومە دەچمەوە مارێ ئینشاڵڵا سبەینی خەبەر دەدەمەوە باشە ئەمدەکمان لەگەر خۆزە بڕۆ زۆر ممنونم کابرا دەچی لەگە مار و منداری نانی دەخواتن لێی گەڕێ باش باش داوە خوافیس مامۆستا خوافیز بەخێر ئەتوو نازانم لۆ ئەوەندە بەجوابی ئەمن دەمەوێت ئەوەی دەوڵەمەند بکەم دەمەوێت پارەی پەیدا بکە پارە ئەمش دەمێت دەوڵەمەند بیتن بەس نەخواز وچی تو دەوڵەمەند بی و ئاگای لە مار و منداری خۆی نەمینێتن تێگەیشتم بەخێر بێ پیاوەکە خۆش سەلامەت بڕۆ دەستەکان بشۆ باوە خوارد نەبینم نان خواردیا توانەدەری لۆرە چێ نانت خواردیە نانم نەخواردیە نا بەس درم زۆر پڕە هیچم پێ ناوەری لۆ خێر چ ڕوویدایە مامۆستا ئیبراهیم تەلەفۆنی کرد گوتی دەبێ ڕسم وشتووە بینی بچێ سین چێ؟ یەک مانجیش تاخیرە بم لە سین داوە پیاوەکەم پێشتر پێم گوتی ئەو دووسێ وەرەقەی کە بەیاد دەکرد ژیانمان زۆر خۆشتر بوو لەوەی کە دەفتەرێکی پیا دەکەی و ژیانیشمان ئەوە ناخۆش بوو تاوە من قوبڵ ناکەم بچێسین دەبێت تەلاقم بدەیت ئەمیش هەستم کردیە ژیان زۆر گۆڕایە زۆر فەرقم کردیە خەمت نەبی چارەی دەکەم هیچ خەمت نەبی چما منە تو بە هەموو دنیای دەگۆڕمەوە دەبڕۆ پیاوەکە بڕۆ سەر ئیشەکەی جارانت بڕۆکن مامۆستا ئیبراهیم برێ زۆر سپاس بەڵام دەچمەوە سەر ئیشەکەی جارانم نامەوێت دەوڵەمەند لەسەر حیسابی ماڵ و منداڵم ئێستا درەنگە زۆریشماندی بوومە هیلاکم شاڵە سبەیدانی سوێنێ دەچم پێی دەرێن دەرم مامۆستا ئیشە لۆ من بەکەلێک نایە دەستمەوە سەر ئیشی جاران لۆ من ئەو هەمورتاحتر بووم لەگەم ئەرمداریشم خۆشتر بوو ژیانیشم خۆشتر بوو ئەوم ناوێ ئیشم ناوێ لە خۆم ئیشی جاران دەکەمەوە هیچ خەمت نەبی دریژ لە دریمەدا باش تەواو مامۆستا ئەمن بڕیاری خۆمدایە کامە ئیش کامەرانی و بەختەوەریم پێدەبەخشێ ئەمن ئەو شەی دەکەم ئەوجا من دەڕۆم دەبی ئیزنم بدەی باشە مامۆستا یاڵە خوافیس خوافیز ئەوەیە قسەی پیاو نەخشەبی لەمەش ئێ باشە ژنێ ئەتوو دەچێت کەمە کامەرانی ئێ لەگە ئاسوودە بوون ئێ باشە ئەمن لەو ڕۆ ئاسوودەت دەکەم کامەرانیشت دەکەم و بەختەوەریشت دەکەم بە چ وەڵڵاهی دەبی وال لێ بکەم
ببێ بەختەوەرترین ژن لەو منتیقەی. یعنی تەواو بڕوا بکەم بڕوا بکە ئەو پلیتە تارەش کە بڕی بوومان لە بۆ ڕەوفی ئەوە بەخۆم و بە خۆت سەفەر پێ دەکەین دەچی نەسین. والله طبعا هەستە باڕێ. يلا اوكي.